ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان هاوکاتە لەگەڵ ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی کوردستان. بەر لە هەموو شتێ پیرۆزبایی لە خۆمان و تەواوی خەڵکی کوردستان نەکەین بە بۆنەی ساڵیادی ڕاپەڕین و ئازادبوونی خەڵکی کوردستانەوە. تەوەری بەرنمەکەمان چۆن پارێزگاری لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بکەین بە میوانداری کاک شیروان عەبدوڵڵا بەرپرسی لیژنەی ناوچەی پیرەمەگرونی پارتی دموکراتی کوردستان. کاک شیروان بەخێر بێیت و پیرۆزبایی ڕاپەڕینت لێکەین. زۆر سپاس بۆ ئێوە بە ناوی خوای گەورە میهرەبان. ئەمڕۆ 30 ساڵتەیە بەڕێ بەسەر مەزنترین ڕاپەڕینی خەڵکی کوردستان کە لە حوتی سێی 1991 لە سلێمانی چەخماخی ڕاپەڕین لێیدا پێش ئەوە ئامادەکاری بۆ ڕاپەڕین کرابوو بۆیە لە 5 سێ لە ڕاپەڕین لە دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکرد و هەموو شار و شارۆچکەکانی کوردستانی گرتەوە. ئێمەش لە پارتی دموکراتی کوردستان وەکو حیزبێکی دامەزراوەیی لە ناو عمقی جەماوەرە ڕێخستنەکان ئاگادار کرانەوانێ پێشەوەی کە دەست بە ڕاپەڕین بکرێ بۆیە نامە و کاری حیزبی با بڵێن لە ڕووی دسپلینی حیزبیەوەوانە ڕێخستن و تەنزیماتی حیزب ئاگادار کرایەوە. ئێمەش لە سنووری لیژنەی ناوچەی ئەو کاتی شارباژێر کە ئەو کات هەردوو ناوچەی شارباژێر و ناوچەی خەبات دوو ناوچەی حزب بوون بە پێی پرەنسیپی حیزبی ئەو کاتە پێ خواستی تەنزیمی دەمەچکرابوون و ناویان درابوو ناوچەی خەبات و هەواڵ شەریف سەعید کە ناسراو بە شەریفە کەچاڵ ئەو بەرپرسی ناوچە بوو. لێوانەیە کاری تەنزیمی دەستی پێکرد و لە حوتی سێ یەکەم بارەگای لیژنەی ناوچەمان دانا و هەر یەکەم ڕۆژیش لیژنەی ناوچەی شارباژێر ئیعلانی جیابوونەوەی بۆ کرا و جیاکرایەوانێ. بۆیە یەکەم بارەگامان لە قوتابخانی گەل لە شەیدانی ئازادی دانا. ئەوە بوو ئەو کات منطقەی ئێمە شارباژێر منطقەیەکی محەڕەمە بوو، هێزی عسکەری تێدا بوو. بۆیە کە نامەی تەنزیمات هاتەوانێت دەست بە خۆڕێخستنەوە کراو. ئێمەش لێەوە دەستمان کرد بەوەی کە تەنزیماتی حیزبی بکەین لە ناو ئەو بارەگایە و وەکو پێشمەرگەش دەور ببینین بەشداری بکەین لە هەموو هەڵمەتەکانی ڕاپەڕین لە سلێمانی و لە کەرکووک و لە هەموو ناوچەکانی تری کە ئەوەی کە وەکو ئەرچی تەنزیمات و وەکو ئەرچی پێشمەرگایەتی بوو پێمان سپێرا ئێمە جێبەجێمان کرد. کاک شیروان زۆر جار کە گەڕێنەوە بۆ ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی کوردستان لە ئازاری 1991 قسە لەسەر چرکەساتی یەکەم یەکرێت کە چرکەساتێک بوو دەنگ و ڕەنگە جیاوازەکان ئایدۆلۆژیا و بۆ سونە جیاوازەکان نێر و مێ خەڵکی شار و دێهات پێکەوە هەموو ڕاپەڕین و هەموو بەشدار بوون. پێم خۆشە قسەیەک لەسەر ئەو ئەحساساتانە بکەی کە لە سەرەتاکانی ڕاپەڕین و ئەو یەکدەنگی و یەکڕایی و کۆڕایی خەڵکی کوردستان. ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان، کورد لە مێژووی دروستبوونیەوە تاوەکو ئەم چرکەساتی کە ئێستا هەیە تینووی ئازادی بووە. ئازادیەکانی لێ زەوت کراوە و حکوومەتی عێراقیش ئەو کاتکە با بڵێن حزبی بەعس و حکوومەتی عێراقی حزبێکی داپڵۆسێنەر بوو. خەڵقی کوردستانی بە هەموو شێوازێک داپڵۆساندبوو سەرکوتی کردبوون. بۆیە پێش ڕاپەڕین ئەنفال جینۆساید، کیمیاباران، ئەنفالی بارزانیەکان، ئەنفالی گەرمیان، ئەنفالی ناوچەکانی تری کوردستان، با بڵێن ئەنفالی کوردەفەیلیەکان، ئەمانە هەر هەمووی بووبوونە تەراکماتێک دروست بوو لەسەر ئەحساسی نەتەوەیی. خەڵقیش پڕ بوو لێ ڕژا. بۆیە هەلوو مەرج و لە چاوەڕوانی دەرفەتێکە کرد کە خەڵق بێت ئازادیەکانی خۆی فراهەم بکات، دەستەبەری بکات بۆی کە هیچ کاتێک ئەم حکومە لەسەری نەمێنێتوانێت. بۆیە ئەو کات حکوومەتی عێراقی لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان لە شەڕدا بوو. بۆیە کوردیش دەرفەتی لەوە وەرگرت و ڕاپەڕێنیش با بڵێن ئەو وەزعی کە دروست بوو وەزعێکی با بڵێن زۆر باش بوو. خەڵکی کوردستان بەعام ئەحساسێکی نەتەوەییان لەلا بوو. هەمووی بە یەک دەنگ بە یەک ڕەنگبەری کوردستانی هەبوو. لە ئەنجامی ئەو یەکدەنگی وەکڕەنگیا خەڵکی کوردستان توانی وەزعێک دروست ببێ کە بۆ بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی کوردستان سوودی هەبێ. ئەحساسێکی نەتەوەیی هەبوو، ئەحساسێک لە لای کۆمەلگا بەگشتی لای هەموو چین و توێژەکانی کوردستان بەگشتی هەبوو. بۆیە ئەم ڕاپەڕینە ئەنجام درا. بۆیە دەستکەوتی زۆر باشیشی لێ بەرهەم هات. ڕاپەڕێنی کوردستان ئەگەر بین بگەڕێنەوانێ بۆ ڕابردوو ئەوە ئەو جینۆساید و ئەحساسە لای کورد دروست بوو. بۆیە خەڵکی کوردستان توانی ڕوبەڕۆی دوژمن بێتوانێ و خەڵکیش لە دوای ڕاپەڕینەوانێ
کوردستان و خاک و نیشتیمان و نەتەوەکەی خۆی خۆشویست بۆیە لە دەرەنجامی ئەوە کە حکوومەت جارێکێتە هێرشی هێناوە سەر خەڵکی کوردستان بە یەک دەنگ ئەمەی ڕەپس کردەوە کۆڕەوی مەزنی با بڵێن ئایاری لێ بەرهەم هات ئەوە بوو لە مانگی چوارە کۆڕەوێکی سەرتاسەری دروست بوو ئەم کۆڕەوە ڕەفزی ئەو دەسەڵاتی کردەوە جارێکتر و کۆمەلگای نێودەوڵەتی هاتەوە سەر حکوم بە وێنەتەوەی گرتوەکان بڕاری 1680 ناوچەی جەفرینی دروست کرد بۆیە کوردیش لەم منتەقەیە توانی کیانێک بۆ خۆی دروست بکە ئەمە ئەو ئەحساسە نەتەوەیە بوو کە خەڵک جارێکتر ڕەفزی دەسەڵاتەکانی بەعسی کرد و بۆیە هەموو خەڵکیش لە بۆتەیەکە کە با بڵێن بەرەی کوردستانی بۆ ئەم یەکڕێزەیە کە دروست بوو سەرکەوتنی بەدەستێنا و ئێستش ئێمە لەو بەرهەمی ئەو ڕاپەڕینە ئەخۆین و ئەوەی کە دروست بووە و کە بەدی هاتووە دڵسۆزی خەڵکی کوردستان و ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوو. کاکشیروان پێم خۆشە بگەڕینەوە بۆ دووبارە بۆ دەستپێک یا چرکە ساتەکانی سەرەتایی ڕاپەڕین ئێوە وەک ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان وەکو ڕێخستنێکە لە سلێمانی لە قوپۆتان هەبووە بەر لە ڕاپەڕین بەنهێنیم کار ئەنجام درراوە بەڵام لە چرکەساتی ڕاپەڕینە ئێوە ئاوێتەی خەڵکە بنەوە ئیحساسی خەڵک بەشداری و هەماهەنگی خەڵک لەگەڵ ئێوە چۆن بوو؟ ئێمە بەشدارێکی زۆر کارای خەڵک هەبوو بە تایبەتی لەگەڵ ڕێخستنەکانی ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان تەوقعاتێکە بوو کە لە چاوەڕوانی هەندێک خەڵقانە بوو بۆیە پارتی توانی ئەو تەوقعاتێک بشکێنێ و خەڵقێکی زۆر بەشداریان لە ڕاپەڕینە هەبوو لە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستانە پارتی لە ڕاپەڕینە شەیدێکی زۆری داوە پارتی ئەگەر بین ئێمە باز لە چرکەساتی یەکەمەوە بکەین کە لە 5 جەنابی سەرۆک بارزانی کە لە منطقەی پشدەر و قازێ ڕانیەوە هاتە ناوەوانێ و توانی وەسعی سیاسی توانی وەسعی ڕاپەڕین کۆنتترۆل بکات و سەرکردایەتی سیاسی و عسکەری با بڵێن ڕاپەڕینیشی کرد جەنابی سەرۆک بارزانی ئەو بوو کاک نەچیروان بارزانیش لەم دەڤەرەوە هاتەوە ناوەوانێ ئەو کات ئێمە لە ڕێخستەکانی حیزبدا بووین لە لیژنەی ناوچەی شار باژێر بووین و جەنابی کاک نەچیروان بارزانی کۆمەڵە لە قیاداتی سیاسی لەگەڵا بوو منزمنی ها کاک دروێش عەبدوڕەحمان کاک قادر و هەندێک لە قیاداتی تر لە منطقەیەوە کاک ئازاد قەرەداخی هاتن و سەرپەرشتی ڕاپەڕینیان کرد ئەوە بوو ئەم سەرپەرشتی ڕاپەڕینکردنە لە سلێمانیەوە نەوەسا و بەرەو کەرکووکیش ڕۆیشتین لە کەرکووک لە 21 سێکە یەکەم ڕۆژی نەورۆزە و هەم یەکەم ڕۆژی ئازادکردنی شاری کەرکووکیشدا بەشداری کرا بۆیە دەورێکی کاریگەریان هەبوو لەوەدا پارتی جەماوەرەکەی خۆی جارێکی تر گۆش کردوانێ بە هەستی نەتەوایەتی و ئەو تەنزیماتی کە ئێمە لە بابڵێن لە شاخەوانێ تعلیمات و تەوجیهاتی سیاسی دەهات هەمووی وەکو خۆی جێبەجێکرا تەنزیماتێکە لە خزمەتی بەرژەوەندێ باڵەکانی نەتەوەیی بوو و بە ئێستاشەوە لەگەڵا بێت پارتی حیزبێکی خاوەن ئەزمونە لە با بڵێن لە ئەو سەرکەوتنانەی کە لە ڕابردوو هەبووە چونکە تۆ گەربەی بگەڕێتەوە بۆ مێژوو بسوتنەوە ڕزگاری خوازی کورد دەستکەوتی زۆری تێدا ئەو دەستکەوتانش ئەوەن کە پارتی با بڵێن دامەزرێنی بەشی گرنگی و بە پێشڕەوەتی پارتی بەڵێ بە تاکید بە پێشڕەوەتی پارتیش لەو دۆخەتا نەکەمی کرد و نەدرەنگی شاد بۆیە لە چرکە ساتەکانی سەرەتای ڕاپەڕینا پارتی بەشدار بوو هەم لە ڕانیە بەشدار بوو و هەم لە سلێمانیش بەشدار بوو ئێمە بە خۆمان بەشدار بووین لەوەدا کە خەڵک دەهات احساسێکی حیزبیانەی هەبوو احساسێکی نەتەوەیانەی هەبوو بۆیە ئەو خەڵقانی کە پارتی بوون لە دەوری پارتی کۆبوونەوە ئەوانی کە با بڵێن لە ئەو فەرماندە سەربازیانی کە لە شۆڕشی ئەیلول فەرماندەی سەربازی بوون و بە هۆکارێک لە هۆکارەکانە ناو شارما بوونەوانێ و نەیانتوانی بوویان نەچوو بوونە دەرەوانێ ئەوانە جارێکە چاکی مەردایەتیان لێ هەڵکرد و وەکو پێشمەرگەیەک دەوری کاریگەریان بینی و هاتنەوە ناو کۆڕی خەبات. کاکشیروان پێم خۆشە قسەیەک لە هەڵوێستی خەڵک بکەین بەشداری خەڵک و فرەڕەنگی خەڵک و ئەو بەشداریە کارایی خەڵکە زۆر جار ئەوترێت ڕاپەڕین بەرهەمی خەڵکی کوردستانە جەنابەت وەکو ڕێخستنێک لەو ڕۆژانەیە بەر هەماهەنگی و بەشداری خەڵکو و کەفوکوڵی ئەو چرکە ساتانە کەوتووی پێم خۆشە قسەی جەنابەت لەبارەی بەشداری کاریگەرانی خەڵک ڕۆژی با بڵێن پێش ڕاپەڕین ڕۆژی چواری سێ ئەو ڕۆژە بوو کە خەڵک ئەحساسێکی یەکرد چاوەڕوانی هەبوو ڕاپەڕین دروست ببێ ئەم چاوەڕوانیەکە بوو بە واقع خەڵک بەبێ گوێدانە هیچ ئینتیمایەکی سیاسی ڕژانە سەر شەقام ڕژانە سەر دامەزراوەکانی حکوومەت لەسەر سەربازگەکانی حکوومەت بە یەک دەنگ هەر هەمووی بوو پێشمەرگە بوو هەر هەمووی ئەحساسێکیان هەبوو کە ئەم حسیاسە لە پێناوی بەرژەوەندی باڵەکانی نەتەوەکەی دابێ بۆی ئەحساسیان کرد کە
چیتر ناکرێ ئەم زوڵمە قوبوڵ کرێ هەر هەمووی خەڵق بەبێ کرێکار پێشمەرگە بوو مامۆستا فەرمانبەر ئەندازیار هەبوو چین و توێژەکانی کۆمەلگا پێشمەرگە بوون دەوری کاریگەریان هەبوو ڕێخستن بوون تەنزیماتیان نەکرد ئەمە با بڵێن بەرەی کوردستانی دەوری کاریگەریە بۆ حیزبانی کە ئەو کات لە بەرەی کوردستانی دابوون بەشدار بوون لە هەڵبژاردنەوە پارتیش زمزمنی ها حیزبێک بوو کە باڵا دەست بوو تێداوە سەرکردا جەنابی سەرۆک بارزانی سەرکردایەتی قادی دەکرد بۆیە ئەم سەرکردایەتی کردی جەنابی سەرۆک بارزانی و ئەم سیقەی لە لای جەماوەر دروست بوو جەماوەری هاندا ئەگەر بین تۆ سەیری مێژووی هەر ئەو چرکاساتەکانی ڕاپەڕین بگەیت لە سلێمانەوە ئەم نەسوولەکە بگەیت و ئەو احساسەی کە ئێمە بە واقع بینیمان احساسێک بوو وێنا ناکرێ یعنی ناکرێت لێرە ئێستا ئێمە لە ماوەی نیو کاژمێرە کە لەسەر ڕاپەڕین قسە بکەین حەقی مەشروعی خۆی پێ بدەین چونکە لە ڕاستیە احساسێک بوو کە مێژوویە بەتاکی چرکاساتێکی مێژووی بوو بۆیە بە مێژوویش ماوەتەوانەوە ئێسش نەوەکانی کورد لەنەوە لە دوایەوە دەیجێڕنەوەوانە ڕاست ئەم جیلێکە ئێستا دروست بووە ڕەنگە ئەو واقعی کە لە ڕاپەڕی نادروست بووە نەیبینی بێ ئێستا بەنەوەیەکی تر ئەو وێنای بکە بەڵام کاتێک کە دەیت لە ڕووی سوۆشال میدیا لە ڕووی ڕاگەیاندنەکان تەلەڤیزیۆن بینرا و بیسرا و خوێنراوە ئەوانەی کە تۆ یادی ڕاپەڕینەکەی توانێ جارێکی تر پیان ئەڵێ ئەم احساسە بوو ئێمەی هاندا ئەم احساسە نەتەوەیە بوو ئێمەی هاندا کە بین بەرگری لە خاک و بوون و ئەوەی خۆمان بکەین کە بە دوشمنانی کورد بڵێن جارێکی تریتر لێرا بوەستن ئێمەش حەقێکی مەشروعی خۆمانە ڕابردوویەکمان هەیە لەگەڵ چاوسانەوە و زوڵم و ستەما چیتر ئەوە نەکەین کە قوبوڵی ئەو چاوسانەوەی بکەین بۆیە ئەحساسە جەماوەریەکە زۆر لە تەوەقوعی ئەوەدا نییە کە ئێستا ئێمە من بتوانم لێرە لە نیو کاژێرە حەقی خۆی پێ بدەم. بەڵێ کاکشیروان پێم خۆشە دوای ئەوەی کە باسی ئەو ساتانەمان کرد کە ساتی ڕاپەڕین بوون ڕۆژانی دەستپێکی ڕاپەڕین بوون و جەنابی شت ئاماژەیەکی ڕوون و گەشتدا بۆی کە خەڵکی کوردستان بەشدارێکی سەرەکی ڕاپەڕین بوون و خەڵک بە جیاوازی ڕنگ و بیر و بۆ چوون و ناوچەی دانیشتوانەوە بەشدار و هەماهەنگی ئێوە بوون بەشدار و هەماهەنگی ڕێخستن و هێزی پێشمەرگەی کوردستان بوون کە داخلی شارەکان بوون پێم خۆشە قسە لەسەر پاراستنی و دەستکەوتانە بکەین بە تایبەت کە لە ڕاستیە ئەوەی کە لەو ماوەی ڕابردوو زۆر بەرێکەوین خەڵکانەکان بێڕێزی بە ڕاپەڕین بە دەستکەوتەکانی بەو جوامێری و گیانبازیانەی پێشمەرگە و ڕێخستنەکانەکەن پێم خۆشە بۆ چوونی جەنابەت بزانم سەبارەت بە پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین. کاک سەربەست پرسیارێکی جوانت ئیسارە کرد لە ڕاستی ئەگەر ئێمە بین شرۆڤەیەکی وەزعی ئێستا بکەین ئەو جیلەی کە دروست بووە کە واقعەکەی بە چاوی خۆی نەدیوە هەموو ئەم شتانە نادیدە دەگرێ کورد ئەو میلەتەیە کە مێژوویەکی هەیە لە داپڵۆسین لە ڕاستیان ناکرێ ئەم دۆخە دروست بووە ئێستا ئێمە تەسلیمی ئیرادەی دوژمن و داگیرکەرانی بکەین یان با بڵێن بە فیتی ئەوان ئەم واقعات تەسلیم بکەین و بڵێن کاکەیتر ئەوەی کە کراوە هیچ نەبووە و ڕاپەڕینێک بوو ئەو شتێکی نادیدە سەری بگرین لە ڕاستیە ڕاپەڕینی خەڵکی کوردستان ئەوەندە پیرۆزە کە حەقا پیرۆزیەکانی لە نەوە دوایەوە باز بکرێ ئەمەی کە جەنابەت باسیەکەی بازلاوەکەی کە جیلێک دروست بووە کە نادیدەی ئەم دۆخاگرێ فعلەن ئەمە حقیقەتێکی تێدایە بەڵام لە ڕاستیە ئەگەر بێی تۆ وەرتر سەیری وڵاتانی دەرودراوسەی خۆت بکەی کە دوژمنتن کە وەزعێکیان دروست کردووە هیچ کات لە وڵاتانی کە دراوسێن لە ڕووی ئەو جیۆپۆلیتیکەی کە با بڵێن هەرێمی کوردستانی تێکەوتووە نایەنەوێت دەستی دەرەکی هاتووە تەراتێنی تێدا دەکات وڵاتانی دراوسێ بە ئارزوی خۆیان هاتوون ئەیانەوێت نەوەیەک پەروەردەکەن دژی ئەم ئەزمونە بە خوێن و خەبات و فرمێسکی دایکی شەهیدان بەرهەم هاتووە بە خوێن و خەباتی پێشمەرگە بەرهەم هاتووە بە ماندووبوونی ڕێخستنەکانی حیزبەکانی بەرەی کوردستانی کە زمانی ها پارتی کە با بڵێن پشکی شێری بەردەکەوێت ئەگەر بگەڕێتەوە بە مێژوو دەزانی پارتی لە 1946 تا ئێستا دروست بووە لە هیچ کاتێک لە ساتەوەختەکانی خەباتی سیاسی خەڵکی کوردستانە نەنووچی دادا و نەکەمی کردو و نەدرەنگیش هاتووە بۆیە بەردەوام بووە تێیدا یعنی ئەمە ڕەمز و سمبولە نەتەوەیەکانی خۆمان بە دەستی دەرەچی نادیدە دەگرین ئەمە دۆخەکە نادیدە دەگرین و لێشیان دەدەین ئەمە کارێکی خراپە چونکە ئەگەر تۆ وەرتر سەیری نەتەوەکانی تری بکەی خەڵک نەتەوەکانی تری جیهان بکەی هەموو کاتێک ڕەمزە نەتەوەیەکانی خۆیان خۆش دەوێت خاچی خۆیان دەپارێزن زمانی و کللتور و عادات و تەقالیدی خۆیان دەپارێزن ئەمە بەڕای نەک بەڕای من ئەمە واقعەکە کە دوژمنانی کورد ئەمەیان با بڵێن فراهم کرد و دەسەبەر کردو بۆی کە
ئەم دۆخەتێک بچێ و وەزعێک دروست ببێ کە لە مەساڵحی نەتەوەیمان بدا و ئەم ئەزمونە شتێک بدا ئەگەر بین ئێمە ورتر لەگەڵ دۆخەکە بڕۆین تەنها بە یەکش دەتوانین ئەم مەزمونە بپارێزین تەنها بە یەکش دەتوانین ئێمە ڕەمزە نەتەوەیەکان و نیشتیمانیەکانی خۆمان و با بڵێن ڕوودا و شۆڕش و ڕاپەڕینەکانی خۆمان خۆش بێ و بۆ جیدنەوە دوایەوە بیژێڕینەوە تەنها بە یەکگرتووی یەکریزی ناو ماڵی کورد دەتوانین ئەگەر بین ئێمە قسە لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان بکەین لە ئێستادا دۆخێکیان دروست کردو وڵاتانی دەرودراوسێ کە بەرژەوەندی باڵەکانی نێتەوە خەریکە ئەکەونە مەترسیەوانە بینیمان ئێمە لە کەرکووک چی گوزەرا بینیمان ئەو دۆخەی کە ئێستا هەیە بە دەستی دەرەچی دێن لە ناوخۆی خۆمان ینی کورد شتیشی هەیە لە دار ئەگەر تەورەگەر کلکی لە خۆی نەبێت دارەگەر کلکی لە خۆی نەبێت تەورەکە نایبڕێتەوەانێ یعنی ئەمە پێویستی بەوەیە یەکریزیەک دروست ببێت پێویستی بەوەی هەمومان خاک و زمان و نەتەوە کللتوری خۆمان خۆش بێت بۆ ئەوی ئەو ڕەمزانەی کە ماون وەکو ڕەمزی نیشتیمانی و نەتەوەی خۆمان سەیریکەین بەڕاستی من ئەیجەرمەوانێ بۆ ئەوەی ئەم وڵاتانی دەرودراوسێت دەستی دەرەچی لە ناو وەسعەکە و یەکگرتووی یەکرێزی ناو ماڵی کورد ناپارێزن لە هەموو کاتێک لە ئێستا زیاتر ئێمە پێویستمان بە پارێزیاریکردن لەم کیانە هەیە بە یەکڕێزی ئەەکەم چانە دەپارێزێ کاکشیران دەست خۆش بێ و خۆشحاڵیشین کە وەکو یەکێک لە ڕێخستنە بەشداروەکانی ڕاپەڕین جەنابەت لە بەرنامە ڕاوا حزورت هەیە پێم خۆشە قسە لەسەرەوە بکەین کە زۆر جار پارتی تۆمەتبارەکرێ بەوەی کە کەمتەرخەم بۆ لە ڕاپەڕینە بەڵام قسەیەکی دیکەش هەیە لە بەرامبەرا کاڵێن ئەیکێ ڕێفراندۆمی کرد ئەیکێ بە شوێن سەربەخۆی کوردستانەوە بوو ئەوەی لەم ماوەی ڕابردوو من بەری کەوت و مەنزورێکی تازە دیدگایەکی تازە هەیە لەسەرەوەی کە خەڵکێک کە لە 2007 لەگەڵ سەربەخۆی کوردستان نەبوو بێ ئەکرێ خاوەنی ڕاپەڕین بێ پێم خۆش لەسەر ئەمە دیدگای جەنابەت بزانم کاکە سەربەست هەر خۆتۆ ناکرێ ینی ئەگەر ئێمە بین هەموو واقعەکە بۆ خەڵە لێگەڕێن خەڵە بۆ خۆی بە ئارزوی خۆش شۆڤی وەزع سیاسیەکە بکە کارێکی باش ناکەین پارتی دیموکراتی کوردستان 1946 تا ئەم دەقیقەیە کە با بڵێن خەباتی سیاسی تێدا دەکا ینی دەستکەوتی زۆری هەیە تۆ ئەگەر بگەڕێ مێژووی پارتی بخوێنیتەوانێ پڕێتی لەسەرکەوتن ینی پارتی ئەوە قسەیەکە کە قابلی مناقەشە نییە خەڵقێک بێ بە ئارزوی خۆی بڵێ پارتی لە ڕاپەڕینا بەشداری نەبووە نەخێر واقع پێمانەڵێ بڵێ پارتی بەشداری لە ڕاپەڕینی خەڵکی کوردستانە هەبوو زۆر کاراش بۆ تێدا چۆن کارا بۆ تێدا ئەگەر پارتی لە بەشداری لە ڕاپەڕین نەکرد بێ ئەم هەموو پرسەنەتەوەیانە چی لە ئێستا پارتی دەیروژێنێ پارتی خەڵکی کوردستان گۆش دەکا کە خاک و نیشتمان و نەتەوەکەی خۆی خۆش بێ و ئەی بۆ ڕیفراندۆمی کرد بۆ سەربەخۆی خەڵکی کوردستان پارتی و حیزبەیە نایارەکانی دوژمنەکانی لە سەنگەردان بۆ کەمکردن و بۆ لاوازکردنی بەچی بەم وەزعی کە ئێستا دروست بووە من ئەگەڕێمەوە بۆ ئەو یەکشت من لەوەی ئەگەڕێمەوە بۆ یەکشت بۆ ئەوەی کە تۆ سیر کە لە سەرەتای ڕاپەڕین چێ بوون هاتن جەنابی سەرۆک بوو لە منطقەی ڕانی و دەواازە ڕاپەڕینەوە داخلی کوردستان بوو ئەو خۆمێژوو پێمانەڵێ شتەکان زیندون بەنی بە کامێرە تەسویر کرا و گیرا و کە بۆ خۆی جەنابی سەرۆک قیادەی شەڕەکانی کردو لە منطقەی با بڵێن هەولێر و دۆک و ئەو ناوە لێرەشەوە چی هاتووە خۆی هەر بینیمان جەنابی کاک نەچیروان بارزانانی لەگەڵ کۆمەڵە قیاداتی سیاسی خۆمان هەروکە عەرزم کردی بەشدار بوون لە ڕاپەڕینە ئەی ئەوەش مێژوو جارێکی تر خۆتۆ ئەگەر بگەڕێتەوانێ بۆ ئەرشیفی ڕابردوو پێمان دەڵێڵێ پارتی دەوری کاریگەری هەبوو لە ڕاپەڕینی خەڵکی کوردستانە کاتێک کە پارتی دەوری کاریگەری هەبوو بێ پرسەنەتەوەیاتیەکانی خەڵکی کوردستانیش پارتی با بڵێن دامەزرێنەری بێ پارتی خەباتی سیاسی بکە پارتی خەباتی نەتەوەیاتی بکە وڵی هیچ کاتێک لە ڕاپەڕین نەکەم تەرخەم بووە نەکەم تەرخەمیشی کردووە بینیشمان ئێمە لە کەرکووک ئەوەی کە گوزەرە با بڵێن 16 ئۆکتۆبەر دۆخێک بوو کە پارتی خوازیاری دروستبوونی ئەو دۆخە نەبوو خوازیاری و دروستبوونی ئەو دۆخە نەبوو بەڵام واقعێکی تاڵی ناوخۆیی دروست بوو ئەم واقع تاڵە نەدەکرا پارتی وەزعێک بڕەقسێکە لە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستاندا نەبێ بۆی پارتی بڕیاریدا کە لە کەرکووک بکشێتەوانێ بەڵام ئەمەش پەیوەندی بە پرسی نەتەوەیاتیەوە هەیە بۆ خەڵق ئەگەر ورتر سەیریکی جارێکی تر بۆ دوژمنانی کورد زۆرترین پەلاماریان بۆ سەرپارتی هەیە هۆکارەکە چییە چونکە پارتی بە حیزبی ئەساسی دەزانن کە لە ساحەی سیاسیە کەواتە ئێمە ناتوانین بڵێن کەس ناتوانێت بڵێ پارتی لە ڕاپەڕینە دەورینە بۆ بەڵێ دەوری زۆر باشیشیە بووە شەیدێکی زۆریشمان هەیە لە ڕاپەڕین
لە هەردوو ڕاپەڕینەکە ڕاپەڕینی یەکەم و ڕاپەڕینی دووەمیش ڕێخستن و پێشمەرگەکانی پارتی دموکراتی کوردستان دەوری کاریگەریان هەبووە بۆیە ئەم پارێزگاریکردنە لە پرسەنەتەوەیەتەکان لە ئەرکی لە بێژینەی پارتیەوە بینیشمان بۆ بەرگریکردن لە پارتی لە چیای ئەسمەر شەڕێکی زۆر باش کرا ئەو شەڕی کە با بڵێن لەوێ کرا کۆمەڵک پێشمەرگەمان و کاکفازە ڕەوف کە ئێستا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵبجێ بە سەختی لەوێ بریندار بوو خەڵکی تریشمان شەهید بوو خەڵکی تریشمان بریندار بوو ئەمە هەر لە ناو شاری با بڵێن لە بەرگریکردن لە سلێمانی لە هەر لە مانگی چوارەکە جارێکی ترویستمان بینەوە ناو شاری سلێمانی نەخێر پارتی دەوری کاریگەری هەبووە و حیزبەکانی تر چی بکەن ناچارن بۆ ئەوی کە پارتی لەو هەڵکشانە جەماوەری کە ئێستا هەیەی بیوەستێنن بە جۆرێک لە جۆرەکان دەبێ بکەونە ئەو دژایەتیکردنی ئەوەیەتی و پارتی ئەساڵەتی هەیە مادام پارتی ئەساڵەتی هەیە مێژوژەوەی ڕخساندووە تۆ گەر بگەڕێیتوانە بۆ مێژوی پارتی باشی پارتیا بگەڕێ دەزانی پارتی لە 58 کاتێک بارزانانی گەڕاوەتوانێ بەچی هێزێکەوە گەڕاوەتەوە و قەناعەتی بە حکوومەتی عراقی کردووە کە ئێمەش لە وڵاتیا شەریکین و لە شەراکەتی خۆشمان درێخی ناکەین لە ڕێکەوتنی 29 حوزەیران کە لەگەڵ حکوومەتی عراقیان ڕێکەوتن هەبووە لەسەر قەزیە نەتەوەیەتیەکان لە ڕێکەوتنی 11 ئازار یعنی ئەمانە هەرمووی دەستکەوتی ڕێفرادۆم لە زمانیا با بڵێن فێدرالیزم جەنابی سەرۆک بارزانی کە خەباتێکی دوور و درێژی هەبوو لە پارێزگاریکردن لە کیانی سیاسی کوردستان و لە چەسپاندنی فێدرالیزم لە هەرێمی کوردستانە ئەمانە هەر هەمووی دەستکەوتن بەرهەمی خەباتی ڕاپەڕینن نەخێر پارتی دەوری زۆر کاریگەری هەبووە زۆر باشیشی هەبووە دەورێکی هەبووە کە ئەمڕۆ حیزبەکانی تر ئەمڕۆ نارەکانی پارتی باوڵەن دوژمنەکانی پارتی دێن نادیدەی ئەمڕۆڵاگرن بۆی پارتی ئەو هەڵکشانە جەماوەری کە هەیەی یا ڕایگرن یا بیان نەخواارەوانە بۆیە لە ڕاستیشا دڵنیایانەکەموانێک کە پارتی لە هەڵکشانی جەماوەری خۆی دواکەوێت نە هیچ شتێک و بۆیە لە بەردەوامیژە بێت لە هەڵکشانی جەماوەری دەست خۆش بێ کاک شیروان پێم خۆشە قسەیەک لەسەرەوە بکەین کە ڕاپەڕین ئامانجێکی گەورەی هەبوو یعنی ڕاستە ئێمە ڕۆژانی کە ڕاپەڕین و دەستمان پێکردبەوەی کە ئێمە تەوقی زوڵم مستەم بشکێنین دوایەوە ڕاپەڕین لەگەڵ گەشە سندنی فکری کۆمەلگای کوردی لەگەڵ گۆڕانکاری کۆمەڵایەتی لە ئەندێشە و لە دنیابینی خەڵکی کوردستانە ئامانجەکانی ڕاپەڕین جوانتر و زیاتر ڕەنگی دایەوە چۆن گزارش لەواکەی کە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە لە دوای ریفراندۆمەوە جارێکی تر بگەڕینەوە بۆ ئەو ئامانجە باڵایانەی کە خەڵکی کوردستان لە پێناوی ڕاپەڕی و ئەو ئامانجە باڵایانەی کە خەڵکی کوردستان لە پێناوی ریفراندۆمی سەر بەخۆی ئەنجامدا ئەگەر ورتر لەسەر ئەو دۆخە قسە بکەین دەبینین کە لەسەر چرکەساتی یەکەمی ڕاپەڕین هەتا بەم دقیقەیەگە یعنی کۆمەڵێک گۆڕانکاری لە خوێندنەوە بۆ ئەو واقع سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەیە جا لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری لە ڕووی ڕۆشنبیری تاچی خەڵکی کوردستانەوانێک ئەمە گۆڕانکارێکی نەوعی بەسەر تەواوی جومکە ئەساسیەکانی ئەم کۆمەلگایە هێنا ئەم گۆڕانکاریانە بە سوودی کۆمەلگاشکایەوانە من ڕەخمیها بەداخەوە شەڕی ناوخۆشی لە بەرهەم هات ئەوە کە نەدەبوو بکرێ بەڵام ئەو شەڕا کە کرا داسەپا بەسەر خەڵکی کوردستاندا و پارتیش تێیدا با بڵێن دروستکەری شەڕ نەبوو یەکەم تەقەلای پارتیەوە نەبوو بۆیە ئەوە لێ دەربکە یعنی جوانیەکانی ڕاپەڕ دوای ڕاپەڕین ئەو بەرهەمەی کە ئێستا لە ڕاپەڕین کە خەڵقی بینێ ئەگەر تۆ واقعەکە سیرکە ئێستا ئەم واقعەکە لەسەر لە هەرێمی کوردستانە هەیە ورتر ڕافەیەکەی دەبینی لە وڵاتانی دەرەوە دراوسێشمان و لە ناو خودی ئێستا عێراقی شاکە هەیە جیاوازیەک هەیە لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی ئەو گرنگیدان و ئێتیمامی کە کۆمەلگای نێودەوڵەتی بە هەرێمی کوردستانی دەدا ئەمڕۆ 30 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەڵکی کوردستان تێپەڕێ بەڵام گەورەترین پیاوی ئاینی جیهان دێت هەرێمی کوردستانەوانێ پاپای فاتیکانە وایە گرنگی بەڕوڵادە لێرە دەڵێ پاپای فاتیکان دەڵێ ئێمە هاتووینەتە وڵاتێکەوە کە دەمانپارێزن لەگەڵ خەڵکی کاتە عامولەکەین کە خەڵقی خۆمانە ئێمە لە شاری خۆمانی لە وڵاتی خۆمانی ئەمە بۆچی ئەگەڕێتەوانێ بڕابکە بۆ ئەگەڕێتەوە کە پارتی و با بڵێن دەرەنجامی ئەو ئەنجامانەیە کە لە بابڵێن لە ڕاپەڕین بەرهەم هات ئەوەیە ینی بەرهەمی ڕاپەڕین هەرچەند ئەگەر ڕێکریزیەکەی وەکو پێویست ڕێکریزیەکەی ناوماڵی کوردی وەکو پێویست فراهەم نەکردبێ بەڵام ڕوئایەکی جوانی پێشکەش کردووە پارتیش دروستکەری ئەو ڕوئیا جوانەیە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی دەرو دراوسێمان ئەبینن ئەزمونێکی جیاوازترمان هەیە لەوەی کە لە بەغا گوزەرێ ئەوەی کە لە لای ئەوانیژە گوزەرێت هەم لە ڕووی سیاسی ئێمە تا حدێکی زۆر ڕوئایەکی جوانمان پیشانی جیهانداوە کە ئێمە
وڵاتێکین و نەتەوەیەکین پێویستمان بە ژیان هەیە پێویستمان بە کیانێکی تایبەتی خۆمان هەیە لە ڕووی ئابوووریەوانێ گەشەیەکی ئابووری زۆر باشەیە لە ڕووی ئەمار و ئاودانکردنەوە ئاودانکردێکی زۆر باشەیە ئەمانن کە دوجار ئێمە پێمانەڵێ واقعێک دروست بووە ئەم واقعە دەبێ بیپارێزن پارێزگاریشی لێ بکەن بە چیش دەکرێن پارێزگاری جارێکتر پێ دەڵم بە یەکڕێزی ناوماڵی کورد دەکرێت و ئەم دۆخەشکە هەیە حکوومەتی هەرێمی کوردستانی لە دروست بوو پەرلەمانی لێ دروست بوو دامەزراوە شەرعیەکانی خەڵکی کوردستانی لە دروست بوو کاتێک کە باز لە شەرعیەتی هەرێمی کوردستان دەکرێت فەزلەکەی دەگەڕێتەوە بۆ ڕاپەڕین ئەگەر ڕاپەڕین نەبێ حکوومەتی عێراقی دانی بە فدرالیزمی خەڵکی کوردستانە نەدەنا ئەگەر ئەو چەند ساڵەی پێش پرۆسی ئازادی عێراق کورد ممارەسەی سیاسەتی خۆی نەکردایە حکوومەتی عێراق لە دوای ڕوخانیەوانەیە ئەوە کە لە کەرکووک گوزەرە لە سەمانی شەرەوە گوزەرە ئەو تعریبەی حکوومەتی عێراقی ئەنجامەکانی با بڵێن ڕاپەڕین ئەوەندە گەورن گەر ورتر سەیریکە تعریبێک دروست بوو حکوومەتی عێراقی لە هەردوو لاوە با بڵێن زۆری بۆ خەڵکی کوردستان هێنابوو لە ناوچەکانی سەر سنوورەوانێ شریتی حدودی 20 کیلۆمەتری دروست کرد بوو خەڵقی هێنایە مجەمەعاتی سەکەنیەوە دوای لە مجەمەعاتی سەکەنی هەڵی گرتن بردنی بۆ شوێنی تر لە کەرکووک و مووسڵ و با بڵێن هەولێر و ئەمانەوە تعریبێکی زۆر فعالی دەست پێ کردبوو ڕاپەڕین وای کرد بەر بەم تعریبە بگیرێ ڕاپەڕین وای کرد هەولێر و دۆک و سلێمانی و ئەو منتەقانەی کە ئێستا حکمڕانی خەڵکی کوردستانی تیا پێدەوتر هەرێمی کوردستان پارێزراو بن ڕاپەڕین پارێزگاری لە چیانی سیاسی کوردستان کرد ڕاپەڕین پارێزگاری لە دەستکەوت با بڵێن لە هەستی نەتەوایەتیمان کرد لە زمانمان کرد لە خاکمان کرد ڕاپەڕین ئامانجی زۆر بوو خوێنی شەیدانی ڕاپەڕین شەیدانی بزوتنە ڕزگاری خوازی کوردستان لە شۆڕشەکانی ئەیلول و گوڵان لە هەموو ئەو ڕاپەڕین و شۆڕشانەی کە دروست بووە خوێنی شەیدێک بە فێڕۆنە ڕۆی چونکە ئێستا ئەمە ئەزمونێکمان هەیە لە ڕاستیجە هەرچەنە وڵاتانی دەرو دراوسێ نەوێ مەزمونە تێک بدەن بەڵام تازە ئێمە تقریبان لەسەر پێی خۆمان وەساوین و پارێزگاری لەم ئەزمونە دەکرێت بۆیە من وای نابینمەوانێ دۆخێک دروست ببێ کە ئیتر با بڵێن خەڵکێک پێی وابێ بڵێ هیچ نەکراوە لە دوای ڕاپەڕینەوانێ نەخێر زۆرشت کراوە وەکو عەرزم کردی لە هەموو ڕووەکانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی و زمان و کولتور و عادات و تەقالید هەر ورتر تۆ سەیری میدیاکان کە خۆ دەزانی ئەم ئازادی کە دروست بووە بەرهەمی ڕاپەڕینە دەستخۆش بێ کاک شیروان عەبدوڵڵا بەرپرسی لیژنەی ناوچەی پیرەمەگرۆن دنیایەک خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ بەشدار بووی لە بەرنامەی ڕافە زۆر سپاس بۆ مادووبوونی ئێوە لە ڕاستیا ئێوە دەرگاتان کراوەیە بەڕووی ئێمەدا و هەر کاتێکیش ئێوە پێویستان بە ئێمە بێت لەسەر هەر پرسێک ئێمە ئێستعدادی وەڵامدانەوەمان هەیە و سپاسیەوەکە سپاس دەستان خۆش بێ ئازیزان بەم جۆراتی نەکۆتایی بەرنامەی ڕاڤە و بە هیوای پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین و گەشەپێدان بە ئەزمموی حکومڕانی کوردی تا دیدار بە خۆتان ئەسپێرین و خۆتان لەگەڵ بێ